لە سەروبەندی بانگەشی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان حزبی باڵادەستی ناوچەکە شەقامی سەرەکی شارەکەی بەڕووی ئیداری گەرمیان هەڵکەند و وتی نۆژەنی دەکەینەوە. لەگەڵ کۆتایی هاتنی هەڵبژاردننیش کارەکانی پرۆژەکە بە تەواو نەکراوی ڕاگیراوە. شۆفێرانی ڕێگای دەربەندی خانکەلار هیواخوازن زوو 11 مانگ بێت و هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت بۆ ئەوەی لایەنی ئیداری بێتەوە سەر کارەکەی و پرۆژەکە تەواو بکات. خۆزانانی ئەم جادە هیلاکمان کردێ هیلاک سیارەمان کردێت نە دەبڵەرەمان مایە نە ئەکسلەرەمان مایە بکە ئینشاءالله چشتی هەوڵی گەرەمان بدات دی لەوە زیاتر تەحملمان نەما ئەدی ئەوە داواکارەکەمان هەر ئەوە ئینشاءالله. وەڵام من لە دەربەندیخانە و تێم بۆ کەلار و بەرەو خانەقینە چم و ئەێ ڕێگە و هاتوو چۆگەم هەر لەم ڕێگەسە بکەم ئینشاءالله داواکاری من لە خوددا بخەدە دڵ ئەی حکوومەتە تشتی گەرەمان بکات ئینشاءالله. پێش هەڵبژاردنەکە هاتن بۆ مایە هەفتەوتیان ئەم جادە چاکەکەین هیچ کێشەیەکیشی نەبوو ئەم جادە یعنی تاکە مسافە بوو زۆر بێ کێشە بووە مسافە هاتنی یاکرد و وتیان بە مایە هەفتە هەڵێکەنین و چاکێکن بە باشترین شێوە بەڵام پێش هەڵبژاردنەوەی ترەوە لەو کاتۆ مانگی نوێی پارەکەوە تاکوی سار بۆ شێوازە ئاسانیە و هیچ فایدەی نیعین تەپوتۆزیەم ناوە تەواو خەڵکی بێتاقەت کردە سیارەی عەزیەت داوە دەر بە تایبەتی و تاسە هەیە لە ئەویا سیارەی قەمەرە لێ ئەدات عەزیەتی پێگەیەت مەگەرم بۆ هەڵبژاردننی عێراق بێنەوە ئەم جاریان چاکیکەن. ڕێگاکە تەنها چەند سەد مەترێکە بەڵام بەهۆی گرنگی ناوچەکە ئاستەنگی زۆری بۆ شۆفێران دروست کردووە و حکوومەت و لایەنی ئیداری ئامادە نین چارەسەری بکەن. کارمەندێک کە لە نزیک شەقامەکە کار دەکات دەڵێت بەشێک لە شۆفێران بۆ خۆڕزگارکردن لە شەقامە خۆڵیەکە ڕووەوسایی دەڕۆن و زۆر کار بەو هۆیەوە ڕووداوی هاتوچۆ ڕوودەدات. هاتن خەریک و مایەکی زۆر خەریک وتیان ئەوانە پێ ناچێت بەمایە چەند ڕۆژە خاسی دەکەینەوە بەڵام یەک نەفەر داهاتن ناتەوە تەواو جادەکە تێک چۆتە بە تۆزێکی زۆری ناتەوە کارمەندانی بازرخانە تەواو بێزارینەم تا بە تۆزێکی زۆر تێ بەسەرماوە چەندەها سایەق گلەیی دەکات و چەندەها سیارەیەکە تووشی حادیسە بوون کە دەڕۆنە ڕووی ئەو بەرەوە تووشی حادیسە بوون بۆ ئەم جادەوە کە چەندەها سیارە خەڵکێکی زۆر گلەیی دەکات چەندەها نەفەر لێرە تووشی حادیسە بووە بەڕاستی تەواو یعنی جادەکەی بە ئەمە نایە تا بە تۆزێکی زۆر ناوەتە کارمەندانی بازرخانەی بێتاقەت کردووە. پەیام پەیوەندی بە سەرۆکی شارەوانی دەربەندیخانەوە کرد و ناوبراو ڕایگەیاند بەهۆی ئەوەی پرۆژەکە لە کۆمپانیای جێبەجێ کار وەرگیراوەتەوە. تەواوکردنی پرۆژەکە ئێستا لە ئەستۆی ئەو کۆمپانیایەیە کە ڕێگای کەلار دەربەندیخان جێبەجێ دەکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.